بەڕای تۆ بربەستەکانی بەردەم پرۆسی ئەنجامدانی ڕێفراندۆم چین؟ شیرین شەماڵ هیوی دارم ئێگرتی بن دەکو ئەف ڕێفراندۆمە درستایی سەرکەوێت و ئێگرتی بیتن لەبەر هەندێک ئەف کێشە بمە چێبن چونکو دوژمنی زۆرە هیوی دارم ئێگرتی بن ئێک دوو بەرنەدەن هەموو ئێک دەست بن بەلکو ئەف ڕێفراندۆمە بێتە چارەسەرکردن و بێتە جێبەجێکردن ئینشەڵڵا سەرکەوتی من دکتۆر نەزارم بەبەری سنتەرێک بەکوێنێت زانستی لە کولیجا پەروەردە ئاکرێ زانکۆدوکێ هەموو ئەو وڵاتێن ریفراندۆم داین و ئەوێت ئیسرار سەر بریۆرە خودای دیمەوەتەوە نەجاحەتە و دیتنا من ئەف ریفراندۆمە دێ کارێکی پیرۆز بیت و دپێنگاوەکە gelek مەزن بیت بوو دەولەتبوونا کوردی ئەو ئاستانگەن ئەم مەزن بینین دێ gelekێت بچیک بن و دێ زی هێنە چارەسەرکردن بۆ وەکی من گوتی ئایندەکۆ نێزیکدا دێ ئەف ریفراندۆم ئەنجامێن gelekێن مەزن و نوێژووی بۆ ملەتی کورد پەیدا بکەن. لە کوردستان jî pirsgirêk gelekin û ev pirsgirêk di baweriyê min de yekemîn rêgeya gomerev bikare bi şêweyek neteweyî çareseriyekê jê re bibînî rêgeyê referandum e. Referandum nayê vê manê ku ev e biryareke bes referandum nerînî piranî xelkê Herêmê Kurdistan e û li wê gorê dikare bibe argumenteke gelek Kurd bo siyasetmedarê Kurd bo parlamentoyê Kurd got wê paralelê de duê çerçeveyê de bikaribe biryaran bistînê bo pêşeroja xelkê Kurdistan. من مامۆستا ئەکرەم ئەحمەد عەلی لە ناو عێراقا وڵاتە ئەقلیمیەکانی دەوروبەر بگرە وڵاتانی جیهانیش ڕەنگە پێیان خۆش نەبێ بۆ ئەم کار بەڵام ئیرادەی ملەتەکەمان ئەتوانێت زاڵ بێ بەسەر ئەم پرۆسەیەدا ئێمە شۆک و ملەتی کورد ئەبێ گوێڕایەلی سەرکردایەتی سیاسیەکانی خۆمان بین و حکومەتەکەمان ڕاپرسی وەکو کارتێکە بەکاری دێنن ئەگەر بێت و ئەعلانی دەوڵەتی کوردی بکرێت ئەو وەختە حکومەتەکەمان ئەتوانێت بڵێ ئەنجامی ڕاپرسیەکەم بەدەستەوەیە